سەروەربوونی یاسا ئەو وشەیە زۆرترین جار لە دەمی لێپسراوانی باڵای هەرێم ئاراستەی کۆمەلگا دەکرێت لە بەرامبەردا هاوڵاتیان نیگەرانن لەوەی یاسا تەنها لەسەر چینێکی دیاریکرا و جێبەجێ دەکرێتن و جیاوازی لە زۆر و شێوەی یاساکان بەدی دەکرێت. یاساناسێک دەڵێت پێویستە هەمووان بەبێ جیاوازی پابەندی یاسا بین و ئەوەی لە دادگاکانیش دەردەچێت بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێکردن. لە هەرێمی کوردستان ڕاستە گیر و گرفتی ئەومان هەیە یاساکان وەکو خۆی جێبەجێ ناکرێت. ڕەنگە بەشێکی پەیوەندی بەوەوە هەبێت کە ئێمە وەکوتمان دەستورمان نییە و دادگای دەستوریشمان نییە. لە حاڵەتێکی ئێمە بۆ نمونەگە دادگای دەستوریمان هەبوایە ئەو کێشانەی کە لە جێبەجێ نەکردنی هەندێک لە یاساکان دێتە پێشەوە دادگای دەستوری دەتوانی بڕیار یەکلاییکەرەوەی لەبارەیەوە بدات. بەڵام بەداخەوە لە غیابی دەستوری لە غیابی دادگای دەستوری بووتە هۆکاری ئەوەی کە بەشێک لەو کەم و کوڕیانی لە جێبەجێکردنی یاساکان دێتە پێشەوە هەستی پێ بکرێت لەلایەن هاوڵاتیانەوە. لەگەڵ ئەوەی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک یاسابوونیان هەیە و بە یاساشتەواوی کاروباری ڕۆژانە و ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان لەلایەن دامەزراوەکانی میری ڕێکخراوە، بەڵام شارەزایەک لە کاروباری یاسا و دەستور ڕایوایە تا هەرێم نەبێتە خاوەنی دەستوری خۆی کێشە و کەم و کوڕی لە دەرکردن و جێبەجێکردنی یاساکان هەردەمینێت. خۆی دەگەڕێتەوە بۆی کە وشیار یاسای کەمە. ئێستا ما کات خۆی مەسەن وشیار یاسای زۆر گرنگە، مەسەن ئەو پانێلانە هەدەف لە پانێل و لا کۆر و سیمینارەکان زیاتر وشیارکردنەوەی خەڵکە. ئێستا لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەو یاسایانەی کاری پێدەکرێت بۆ ساڵانێکی زوو دەگەڕێتەوە و بەشێکیش لە یاساکان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەرکراوە. لە ماوەی 2 ساڵی ڕابردووش هەوڵی زۆر درا بۆ ئەوەی هەرێم ببێتە خاوەنی دەستور تا لەو ڕێگەیەوە یاسا سەروەر بێتن و بە شێوەیەکی یەکسان بکەوێتە خزمەت دانیشتوانی هەرێمی کوردستان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.